الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سڵاوی خوای گەورەتان لەبێت بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی نەسیمی قورئان بە خزمەتتان گەیشتینەوە. ڕاستەوخۆ لە خزمەتتانین بە هیوای ڕەزامەندی خوای پەروەردگار و پاشان سوود و قازانج بۆ هەموو لایەک. خۆشەویستان، لە زنجیرە باسەکانی بابەتی تەجویدە هاتینە سەر باسی ئەو پیتانەی کە بە یەکتری دەگەن ئەگەر پیتێک ساکین بێت بگات بە پیتێکی متحرک. باسی دوو حاڵەتمان کرد کە یەکەمیان المتەماثیلەین بوو، واتە دوو پیتەکە لە یەک بچن، ئیدغام دروست ئەبێت، تێڵکێش دروست ئەبێت. واروەها لەوانەی ڕابردووە باسی الئیدغام المتەجانیسەینمان کرد، واتە تێڵکێشی هاوڕەگەز کە لە 8 حاڵەتا خۆی بینیەوە. پشتیوان بەخوای گەورە ئەمڕۆ بە کورتی باسی حاڵەتی سێمەکەین. ئەگەر دوو پیت بگەن بە یەک، مەخرەجیان لە یەکەوە نزیک بێ و لە هەندێک سیفاتیشا لە یەکەوە نزیک بێت کە زانایانی تەجوید ئەمەیان ناوناوە الئیدغام المتقاربین، واتە لە یەک نزیک. لێرەدا دوو شێوازمان هەیە خۆشەویستان. ئەوەی کە یەکدەنگی لەسرە، واتە سەرجەم قورئان خوێنەکان یاخود سەرجەم قاریئەکان و سەرجەم ڕیوایەتەکان تێڵکێشیان تیادا دروست کردووە و لە هەندێک پیتی ترا هەیە لە چەند ڕیوایەتێکە یاخود چەند قاریئێک ئەو ئیدغامە دروست ئەکات. ئەوەی کە ئێمە لێرەدا باسی ئەەکەین ئەوەیە کە پەیوەستە بە خوێندنەوەی ڕیوایەتی حەفظ عن عاصم و ئەو خوێندنەوەی کە ئێمە ئەیخوێنینەوە و قوتابیەکانیش دەیخوێندنەوە و ئەوەی کە بەگشتی ڕاهاتووە ئومەتی ئیسلامی کە قورئانە خوێنێتەوە ڕیوایەتی حەفظ عن عاصمە، ڕیوایەتێکی مەشهور و بەناوبانگە کە زۆرینەی خەڵک ئەم ڕیوایەتە ئەخوێنێتەوە. خۆشەویستان، ئەوەی کە یەکدەنگی لەسرە، واتە متتەفقن زاناکان کە ئیدغام دروست ئەبێت کاتێک کە پیتی لام گەیشت بێ بە پیتی ڕا. پیتی لام لەگەڵ پیتی ڕایە مەخرەجیان لە یەکەوە نزیکە. ئەگەر ئێمە بڵین بۆ نمونە وەقول ڕەبی، تۆزێ لەسەر زمانمان قورسترە، بۆیە ئەم ئیدغامە دروست بووە یاخود زانایانی تەجویددایان ناوە بۆ ئەوەی کە خوێندنەوەکە ئاسان بێ لەسەر زمانمان. ئەڵین چی؟ وەقول ڕەبی. بیڵێن قوتابیان؟ لێرەدا هیچ پاژماوەیەک بۆ لامەکە نامێنێ، بەڵکو لامەکە تێڵکێشە بێ لەگەڵ ڕایەکەیە، ڕاکەش چی وەرەگرێ؟ شەددە وەرئەگرێت. ئەمە حاڵەتی یەکەم خۆشەویستان. حاڵەتی دووەم ئەوەی کە یەکدەنگن لەسەری کاتێک کە پیتی قاف بگات بە کاف. لێرەشە ڕوونکردنەوەیەکمانەیە خۆشەویستان لە هەندێک لە ڕیوایەتەکانە و هەندێک لە زاناکانە وا باسییان کردو. بۆ نمونە مەکی کوڕی ئەبی طالب یاخود ئەبوبەکری کوڕی مەهران لەسەر ئەو ڕایەن کە سیفەتی ئیستیعلا بۆ قافەکە ئەمێنێتەوە و پاشان تێڵکێش دروستە بێت. ئەوەی کە ئەوان باسیەکەن بەم شێوازەیە ئەلەم نەخلوقکم، واتە ئەچین بۆ قاف سیفەتی ئیستیعلاکەی ئەڵین ئەنجا کاف ئەڵین. بەڵام ئەوەی کە لە ڕیوایەتی حەفسایە و ئێمە ئەیخوێنینەوە تێڵکێشی تەواو دروست ئەبێت کە ئەڵین چی؟ ئەلەم نەخلوقکم. هیچ پاژماوەیەک بۆ قافەکە نامێنێتەوە. قوتابیان بیڵێنەوە ئەلەم نەخلوقکم. چی؟ ئەلەم نەخلوقکم. هیچ پاژماوەیەک بۆ قافەکە نامێنێتەوە. حاڵەتی سێم خۆشەویستان ئەوەیە کە لامی تعریف لە لامی شەمسیدا ئینشاءڵڵا ئەوە لە بابەتێکی سەربەخۆیە باسیەکەین. بۆ نمونە کاتێک وشەی ئەشەمس ئەڵین لە بنچینەدا خۆی ئەل شەمسە، واتە لامەکە گەیشتۆ بە شینەکە، بەڵام لەبەر ئەوەی مەخرەجیان لێکە و نزیکە لامەکە تێڵکێشەکەین لەگەڵ شینەکەی ئەڵین چی؟ ئەڵین ئەشەمس. ئەمەش بابەتێکی سەربەخۆیە، بەڵام هەر لە سەر بە ئیدغامی متقاربینە بەوەی کە لێمان تێک نەچێت. پشتیوان بەخوای گەورە لە بابەتێکی سەربەخۆیە باسی لامی شەمسی و لامی قەمەری دەکەین. حاڵەتی چوارەم خۆشەویستان ئەوەیە کە پیتی نونی زەنەدار و تەنوین بگات بە پیتەکانی لەم یەڕوی. ئەمش لە ئەحکامی نونی ساکینە و تەنویندا باس کراوە.
ئەمیش هەر بابەتێکە ئەچێتەوە سەر ئیدغامی متەقاریبین چونکە مەخرەجەکان لێکەوە نزیکن بۆیە تێڵکێش دروست ئەبێت بۆ نمونە کاتێک کە نون ئەگات بەلام ئەڵێن چی مەلەم ئەڵێن چی ملم نونەکە ناڵێن بەڵکو نونەکە تێڵکێشەکەین لەگەڵ لامەکەیە ئەم ئیدغامە بۆچی دروست ئەبێت لەبەر ئەوەی مەخرەجی نون لە مەخرەجی لامەوە چییە نزیکە مەخرەجی نون لە مەخرەجی لامەوە نزیکە بە هەمان شێوە نمونە بۆ پیتەکانی تریش ئەوەی کە جیاوازی لەسەر خۆشەویستان لە علمی قیراءاتایە زۆر پەیوەست نییە بە بەرنامەی ئێمەوە ئەوەی کە لە ڕیوایەتێک زیاتر ئەخوێنێتەوە ئەچێتە سەر علمی قیراءات ئەوەیە کە لە چەند ڕیوایەتێکە ئێمە هەمانە دالیش تێڵکێشکرێ لەگەڵ ضادا بۆ نمونە لە ڕیوایەتی حەفس ئاڵێکی فقد ضل بەڵام لە هەندێک ڕیوایەت ئاڵێکی فقد ضل تێڵکێش ئەکات ئاگامان لەو حاڵەتە بەیاخود تا بگات بە ثا كذبت ثمود لە هەندێک ڕیوایەتە فەرمێکی تێڵکێشەکە كذبت ثمود بەڵێ خۆشەویستان ئەمە بە کورتی ئەوەی کە ئەو پیتانی کە لە یەکەوە نزیکن ئەگەر یەکەمیان ساکین بێت دووەمیان متحرک بێت یەکەمیان تێڵکێشەکەین لەگەڵ دووەمیانە وە پیتی دووەم شەددا وەردەگرێت بە هیوای ئینشاءڵڵا ڕوونکردنەوەکە سوود و قازانج هەبوو بێت و ڕوونکردنەوەیشی دروست بوو بێت بەڵێ خۆشەویستان ئێستا دینە سەر خوێندنەوەی لاپەڕی تایبەتی ئەمڕۆمان کە لاپەڕە 590 لە سوورەتی ئەلبروج پشتیوان بەخوای گەورە هەموو لاپەڕەکە ئەخوێنینەوە لە کاتی خوێندنەوەی قوتابیان لەگەڵ ما بیڵێنەوە پشتیوان بەخوای گەورە بە ڕێزیشتان ئەتوانن مصحفەکان بکەنەوە لاپەڕە 590 سوورەتی ئەلبروج ئینشاءڵڵا ئەی خوێنینەوە و دەست پێکەین قوتابیانی خۆشەویست لە ئاەت بە ئاەت لە دوای منەوە بیڵێنەوە أعوذ بالله من الشيطان الرجيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج والسماء ذات البروج واليوم الموعود واليوم الموعود وشاهد ومشهود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود قتل أصحاب الأخدود كم زيادة دنگتان برسكنوا النار ذات الوقود النار ذات الوقود إذ هم عليها قعود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد والله على كل شيء شهيد إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا
إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار. لهم جنات تجري من تحتها الأنهار. لهم جنات تجري من تحتها الأنهار. ذلك الفوز الكبير. ذلك الفوز الكبير. إن بطش ربك لشديد. إن بطش ربك لشديد. إنه هو يبدئ ويعيد. إنه هو يبدئ ويعيد. وهو الغفور الودود. وهو الغفور الودود. ذو العرش المجيد. ذو العرش المجيد. فعال لما يريد. فعال لما يريد. هل أتاك حديث الجنود. هل أتاك حديث الجنود. فرعون وثمود. فرعون وثمود. بل الذين كفروا في تكذيب. بل الذين كفروا في تكذيب. والله من ورائهم محيط. والله من ورائهم محيط. بل هو قرآن مجيد. بل هو قرآن مجيد. في لوح محفوظ. في لوح محفوظ. بەڵێ دەستان خۆش قوتابیانی خۆشەویست بینەرانی بەڕێز و خۆشەویست سورەتی ئەلبروج هەڵوێستەکەین لە خزمەت چەند ئاەتێکە. ئاەتی یەکەم خۆشەویستان وەسەمائی مەدی متەسیلمان هەیە پێویستە بە ئەندازەی 4 بۆ 5 حەرەکە ئەو مەدە درێژ بکەینەوە. وشەی ئەلبروج ئەگەمان لە ضەممەی بایەکە بێت جوان بە جوانی دەری بخەین. ئەلبروج چی؟ البروج. نەڵێن ئەلبروج. بروج هەڵەیە بەڵکو ضەممەکە بە جوانی دەرخین. ئەلبروج. البروج. زۆر باشە. کۆتایی ئاەتەکان بە زۆری لە سەرەتایە پیتەکانی قەلقەلەن جیم لەگەڵ دالە ئەلمەوعود ئەگەمە لە سیفەتی قەلقەلەکە بێ بە جوانی دەری بخەین. ئاەتی 5 خۆشەویستان چۆن دەست پێکەین ئەڵێن ئەنناری ئەو هەمزەیە چی خینە سەری؟ فەتحە. ئەڵێن چی؟ ئەنناری. ئەگەمان لەو هەمزەیە بێت بە واروە ئەو ئیدیغامی متەقاریبەینیشە لامەکە تێڵکێشەکەین لەگەڵ دوونەکەیە نونەکە شەدە وەر ئەگرێت وەلامی شەمسیشە بەم شێوازە ئەننار ئەگەر بوەستین. لە ئاەتی 8 خۆشەویستان کاتێک کە وشەی ئەن یؤمنوا ئەی خوێنینەوە ئیدیغام دروستە بێت بە هەمان شێوە نون گەیشتووە بە یا ئەمیش هەر ئیدیغامی لە ئەحکامی نونی ساکینەیە ئیدیغامی
ناقصی پێوترێت ولا ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد هەر پێویستە بە ئیدغامی متەقاریبین چونکە نون لە یایەوە لە یا ئەوە نزیکە دەغمێکین ئەی یؤمینو بەم شێوازە واروەها پێویستە مینگەی لەگەڵا بێ ئەی یؤمینو نەک ئەی یؤمینو بە سافی یایەکە نەڵێن بەڵکو یایەک ئەڵێن کە مینگەیەکی لە گەڵدا بێت. بەڵێ خۆشەویستان ئاەتی دا هەر ئاەتێک ئەگەر زانیمان کەمێک درێژە شوێنێکی وەستان بۆ خۆمان دیاری بکەین بۆ ئەوەی کە هەناسەمان لێ ببڕێت لە شوێنێکی گونجاوە بۆستین ئێمە لە ثم لم يتوبوا وەستین و پاشان لێەوە دەستمان پێ کردەوە بۆی کە شێوازی وەستان و دەست پێکردنەوەکانمان بە شێوازی بێت کە لەگەڵ مانای ئاەتەکاندا بگونجێت. ئاەتی 12 ئین بەطۆشە پیتی تا خۆشەویستان قەلقەلەی هەیە پێویستە بە قەلقەلە سیفەتی قەلقەلەکەی دەرخین ئاگامە لێ بنەڵین بەطشە هەمسی بکەین یاخود بە شێوازێکی ناساز بیڵین. و هەروەها ئاەتی 13 ئینەه هو یوبدیء و یوعید یوبدیء و یوعید کاتێک کە ئەو ضەممە ئەگا بە واو ئاگامان لێ بێت ضەممەکە درێژ نەکەین نەڵێن یوبدیء و یوعید چونکە ضەممەیە و گەیشتووە بە واو ئەگەر ئاگامان لێ نەبێت ضەممەکەش ئەکەین بەچی ئەکەین بە واو کە ئەمە هەڵەیە یوبدیء و یوعید ئاگامان لەو ئاەتە بێت بەو شێوازە بیخوێنینەوە خۆشەویستان. بەگشتی سەرنجمان تێبینیمان خستە ڕوو لەسەر ئاەتەکان ئێستا گوێبیستی قوتابیانە بین بە ڕیس کاکە بینە دەست پێکات هەتا ئاەتی 5مان بۆ خوێنێتەوە ئیستیعاذە و بەسمەلە بکە و دەست پێ بکە و بخوێنەرەوە فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. زۆر باشە کاتێک لەسەر میم ئەوەستین بۆ نمونە ئەڕەحیم کەمێک میمەکە بە دەنگ لەگەڵیا بەردەوام بێ بسم الله الرحمن الرحيم بڵێرەوە بسم الله الرحمن الرحيم. زۆر باشە. والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود ومشهود ومشهودنا ومشهود هايك جوان درخة ومشهود. زور باشا. قتل أصحاب الأخدود زور باشا. النار ذات الوقود. بارك الله دستت خوش بيت كاك الشاراس فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم إذ هم عليها قعود وما هم على مايتيانية وهم على ما يفعلون بالمؤمنين شهود. زور باشا. وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله. زور باشا. إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض والله على كل شيء شهيد. زۆر باشە دەستی خۆش بە کاکە ئەنەس بەلەمەکە چونکە ئەم ئاەتێت کەمێک دوور و درێژە ئەبێ هەناسێکی قوڵ هەڵکێشی و ثم لم يتوبوا لەویایە بۆستە و دوایی بیلێرەوە باشە یاڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا. باشە جارێکتر بۆمان بڵێرەوە چونکە ئەو وەستانە نابێ بۆ شێوازە بێت. إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. زۆر باشە ڕایەتی ژەت بەهەمان شێوە. إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار
باشا. ذلك الفوز الكبير إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود. زۆر باشە تەواوی کاکە ڕێژوان. أعوذ بالله من الشيطان الرجيم ذو العرش المجيد فعال لما يريد هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ. بارك الله فيكم. دەست و چاوتان خۆش بێ، خوێندنەوەکەتان زۆر باش بوو. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەدا و بەم شێوەیە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەمڕۆمان. تا لە بەرنامەی داهاتوو بە خزمەتتان دەگەینەوە. بەخوای گەورەتان دەسپێرین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبركاته. الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون.